هەرەوەزی تەکاندنی گوڵە بە ڕۆژەیە لە گوندی کفرەدۆڵی سەر بە قەزای حاجیەوە. لەم گوندەدا هێشتا گیانی هاوکاریکردنی یەکتر هەیە و بە هەرەوەزی کارەکانیان ڕادەپەڕێنن. وەک خۆیان دەڵێن هەر شەوێک هەرەوەزی بەرهەمی کەسێکە و یاری یەکتر دەکەن و کارەکان بۆ یەکتر ئاسان دەکەن. ئەو ڕۆڵمان بڕیوە کێشامانتە بۆ سەر جۆخین دوای ئەوەش ئێستاوە دێکوتینەوە هەرەوەزم هەیە بڵین کاری هەرەوەزی تێدا هەیە ئێستاش بەنسبەت گوندەکانەوە هەرماوە ئەو شەو هەرەوەزی نەسپێنە هەرەوەزی برادرشکەیە قزمێشکەیە ئەوە ئێمە وەڵا ئەو شەو هەرەوەزمانە و خزم و کەس کاری یەکترین هاتوونە یاریدەی ئێمە ئەو هاوکاریە ماوە لە ناو گوندەکان ئێستا ئەم شەو هەرەوەزە هاتوونە یاریدەی ئێمە ئەگەوانیشی شتێکان ئێمەش هەمومان دەچینە یاریدەیان لەخوای بەزێت خاوەنکارەکەش دەڵێت دڵخۆشن بە بەرهەمەکەیان و گوڵە بە ڕۆژەکەشیان لەسەر ئاستی کوردستان بە پلەی یەکەم دێت بەڵام نیگەرانن لە حکوومەت کا ساڵانە هاوکاری پێویستی جوتیاران ناکات. حکومەت هێرن شتێک بکە شتی خۆماڵی بە بازار بکە بەڵام حکومەت هێرن ئەو کارانە ناکە ئێستا بۆ نمونە مەلێرەکانە حەرزت هەیە نەپەینت دەداتێ نەچیمیات دەداتێ نە دەرمانت دەداتێ ینی تۆ هەبلاوی هەیە لەسەر مەستەفی خۆتە ئێستا من ئەو ڕۆژە لەوەی چیلۆی نزیک 2000 لەسەر بێ 2.5 لەسەر بێ ئەگە حیسابی بۆ بکەم بە ئیجارەوە بە چیمیاییەوە بە جووتەوە بە دەرمانەوە و لەوەی چیلۆی 2.5 لەسەر بێ ئەی تۆ بە چیلۆی بە سێشی بدەی چیلۆی بە 500 دیناری تەنی 500,000 تۆ بۆ تۆ چییە فەلاعی هیچ نامێنێتەوە ئەوە گڵۆ بە ڕۆژەی خۆماڵیە ماشەڵڵا گڵۆ بە ڕۆژێکی جوانە هەم گەورەیە هەم بەتامە نەپوچەکی هەیە نە ئی خۆماڵیتە ئی ماڵی خۆمانە ئیش دەشتی خۆمانە. دوای هەڵبڕینی گوڵە بە ڕۆژەکانیان بەڕۆژ بە شەوانیش ژنان و پیاوان و منداڵان بەشداری هەرەوەزیەکە دەکەن و کارەکان بۆ یەکتر ئاسان دەکەن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام گوندی کفرەدۆڵی سەر بە قەزای حاجیەوە.